زانەدا هەبووە لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر دلاوەر ئاژگەی نوێنەری حکوومەتی یاریمی کوردستان لە یەکێتی ئەوروپا لێرە لەگەڵمان زۆر بەخێر بێت. زۆر سپاس. ئاماژەم بە ئەو پەیوەندیە بەهێزانە کرد کە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمەڵگەی نێودوڵەتی هەیە. پارتی تا چەندە ڕۆڵی هەبووە لە کردنەوەی ئەو دەواازە گەورە دیپلۆماسیە بەڕۆی دنیای دەرەوەدا. زۆر سپاس. پێشەچی ڕێگەم بدە پیرۆزبای بکەم بە بۆنەی ساڵڕۆژی دامەزراندنی کەناڵی کوردستان 24 پیرۆزبای لە ئێوەی بەڕێز و هەموو کارمەندانی خۆشەویست دەکەم و هیوادارم کە بەردەوام بن لە کارەکانتان و سەرکەوتوتر بن لە پێشان. بێگومان جەنابەت پێناسەشی زۆر باشت کرد لە دەستپێکی قسەکان لەسەر پارتی دموکراتی کوردستان و ڕۆلی پارتی دموکراتی کوردستان لە دروستکردن و دامەزراندنی پەیوەندی نێودەوڵەتی بۆ خەڵکی کوردستان بۆ بەرژەوەندەکانی هەڵمی کوردستان. ئەگە بگەڕن و دواوە سەیری دواوە بکەین مێژووی پەیوەندەکانی گەلی کوردستان بکەین لەگەڵ دنیای دەرەوە هەر لە ڕۆژی دامەزراندنی پارتی دموکراتی کوردستان پارتی پێشنگ بووە لە بڕوای بۆش بووە کە دەبێت پەیوەندەشی بەهێزی نێودەوڵەتی هەبێ لە ڕێگای ئەو پەیوەندیانە کەیسی کوردستان بابەتی مافەکانی گەلی کوردستان بگەنێت بە دنیای دەرەوە بتوانێت پاڵپشتشی نێودەوڵەتی بۆ کەیسەکەی لە ئاسی نێودەوڵەتی دروست بکات. هەر بۆیش هەر ئەو کاتەوە پەیوەندی دروست کردووە لەگەڵ هێزەکان بۆ نمونە هەر لە دوای جەنگی جیهانی کۆتای جەنگی جیهانی دوم لەگەڵ سۆڤیەتی جاران پەیوەندی دروست کردو دواتر لەگەڵ ئەمریکا دواتر لەگەڵ ئەوروپا و تاگەیشتە ئەو ئاسی کە پەیوەندی پارتی دموکراتی کوردستان دەتوانم بڵێم بە داتا ئەگەر باسیش بکەین لە پەیوەندی هەر بەهێزی پارتە کوردستانەکان بووە. تەنانەت ئەمڕۆ سەرڕای ئەوە کە پارتی خۆی نەیویستووە ئەندام بێت لە هیچ بڵێن ڕێکخراوەکی نێودەوڵەتی کە عادەتەن پێک دێ لەو پارتانێک کە بۆچوونیان وەکو یەکە سۆسیالیسم ئینتەرناسیۆنال یان ئینتەرناسیۆنال دموکراتیک یونیۆن ئەو گروپانی تر کە لە ئاستی جیهانە سەرڕای کە داوای لێکراوە چەندجارێک خۆی نەیویستەوە ئەندام بێ بۆی بڕوای بۆ هەبووکەی کێشەی کوردستان پرسی کورد پرسێکی نێونەتەوەیە تا ئەوەی کە پرسێکی ئایدۆلۆژی بێ بەڵام سەرڕای ئەوەش لە سەرجەم کۆنفرانسە نێودەوڵەتیەکانیان کۆنفرانسە ساڵانەکانیان بانگێژ دەکرێت شاندی پارتی بانگێژ کراوە بۆەوەی لە نزیکەوە گوێیان لە بۆچوونی پارتی بێت لەسەر نەتەنها لەسەر پرسی کورد بەڵکو لەسەر پرسی ناوچە بە شێوەشی گشتی. تەنانەت دەتوانم ئەوە بڵێم کە بۆچوونی خەڵکی تر کۆمەلگای نێودەوڵەتی بۆچوونێکەیە کە ئەگەر پارتی معادلەیەک هەیە هاوکێشەیەک هەیە ئەگەر پارتی دموکراتی کوردستان لە ئاستی ناوچەکە بەهێز بێت کەواتە پرسی کورد بەهێزە زۆر باشە و ئەگەر لاواز بخواانەخواستە پرسی کورد بەرەو لاوازی دەڕوا بۆیە دائیمەن هەوڵیان داوە کە پارتی بەهێز بکەن پشتگیری پارتی بکەن بە تایبەتی ئەوانی کە دۆستی کوردن و پێیان وایە کە پرسی کوردی بە چارەسەر بکەن. باشە دکتۆر ئەمە تەنها کارکردن بۆ بەهێزکردنی لایەنێک بووە یا بەگشتی کارکردن بۆ بەدەستێنانی مافەکانی خەڵکی کوردستان بەبێ جیاوازی لەبەرەوەی ئەو سەنگەرەی کە پارتی گرتوویەتی بۆ بەرگریکردن لە مافی خەڵکی کوردستان بۆ بەبێ جیاوازی ئەمە تا چەندە لە ئاستی پەیوەندی نێودەوڵەتیەکان و کاریگەری لەسەر پاڵپشتیکردن بۆ دۆزی ڕەوای گەلی کورد ڕەنگی داوەتەوە. خۆی ئەسلەن دامەزراندنی پارتی دموکراتی کوردستان لە پێناو بەرژەوەندی خەڵکی کوردستان بووە نەک لە بەرژەوەندی خۆی وەکو حزب. پارتی ئامانج نەبووە وەسیلەوە بۆ گەیشتن بە ئامانج کە ئامانجەکەش سەرخستنی گەلی کوردستان بووە و دەهێنانی مافەکانی گەلی کوردستان بە دریژای مچووی مێژوو و ئەمەش بێگومان پەیوەندی نێودەوڵەتیەکانی پارتیش لە خۆی دەگرێتەوە. خۆتان دەزانن ئەگەر هەرێمی کوردستان ئەو پەیوەندی نێودەوڵەتی نەبێ ڕەنگە تووشی هەندێک کێشەی تر بوو باوە لە ناوچەکە. تەنانەت ئەو لە دوای یەکەم هێرش بۆ سەر عێراق و لە دوای شەڕی کەنداوی یەکەم ئەو ناوچە ئارامی کە دروستکرا بڵێن لە نێودەوڵەتیەکان دروستیان کرد و ئەمە پارتی دموکراتی کوردستان ڕۆڵشی گرنگی لەوە هەبوو بە تایبەتی سەرۆک بارزانی کە کەسایەتیشی دەتوانم بڵێن نێودەوڵەتیە و ئەو بۆچوونی سەرۆک بارزانی بە درێژایی مێژوو بە هەندوە ژیراوە لەسەر بابەتەکانی بەناوی عێراق بابەتی کە پەیوەندی بە پرسی کوردەوە و بابەتانی کە تەنانەت لە ناوچەکە ڕوویان داوە. ئەمە ژوای کردووە کە ئەم پەیوەندیانە لە خزمەت بەرژەوەندی باڵای خەڵکی کوردستان بێ بۆی لە ئێستاشدا ئەگەر بێت و پارتی بەهێز بێت حتمما ئەو پەیوەندیانە بەهێزتر دەبن. تەنانەت دەتوانم ئەو وەکو نمونەیەکیش ئەوە بێنمەوە ئەگەر سەیری تەنانەت عێراقیش بکەین خودی عێراقیش لە کاتی دابەشکردنی پۆستەکان
زۆر جار پێشنیاری ئەوە کراوە کە وەزارەتی دەرەوە بە پارتی بدرێت پشکی پارتی بێ بۆ چکە ئەمە دەرخەری ئەوەیە کە ئەوانیش پێیان وایە پارتی دیموکراتی کوردستان ئەزمموی باشی هەیە پەیوەندی باشی هەیە و دەتوانێت ئەو پەیوەندی نەتەنیا بۆ هەرێمی کوردستان و بۆ کوردستان بەکار ببرێت بەڵکو بۆ سەرجەم عێراق سوودی لەوە بگیرێ و ئەو وەزیرانی بەڕێزانی کە لە پارتی دیموکراتی کوردستانیش بوونە بە گەواهی و شاهدی خودی خەڵکی تریش لە وەزیر هەر سەرکەوتوەکان بوون لە مێژووی وەزارەتی دەرەوەی عێراق ئەمە دەرخەری ئەوەی کە پارتی کادری باشی لە بواری پەیوەندی نێودەوڵەتی هەیە و ئەو هەوڵانشی لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بۆ و بەردەوامش زۆر باش ئەوەی کە پارتی تا ئێستا کردوێتی لە ئاستی نێودەوڵەتیدا تەنها بەرگریکردن لە مافی خەڵکی خۆی نەبوو زۆر جار لە کێشە و ململانەکاندا ڕۆڵی نێوەندگیری گێڕاوە هەبینین کە سەرکردەی وڵاتانی ئەوروپا دێنە لای سەرۆک بارزانانی بەرپرسانی باڵای عراق دێن بۆ یەکلاکردنەوەی ململانەکانیان بۆ لای سەرۆک بارزانانی و چقی یەکلاکردنەوەی ململانەکانیان هەولێرە ئەمە تا چەندە کاریگەری هەیە لەسەر بەرزکردنەوەی پێگەی هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی ئاشتی خواز لە نێو ئەم هەموو تەنگەژە و ئاڵۆزیە سیاسیەدا وەکو خۆت باس کرد ئێستا ناوچەکە بە بارودۆخەکی قەیراناوی و ناوچە خەمجی تێدەپەڕێ هەرێمی کوردستان سەرایەوە کە هەرێمێکی بچووکە وەل دەوڵەتێکی سەربەخۆن یا بەڵام ڕۆڵەشی زۆر کاریگەری بینیوە لە چارەسەرکردنی بەشێک لەو قەیرانانەی کە هەنا لە نزیکردنەوەی بۆ چوونە جیاوازەکان لە ناوچەکە و بێگومان سەرۆک بارزانانی ڕۆلی سەرشی بینیوە لەو بارەوە من خۆم شاهد بوومە چەند جارێک کە شاندی بیانی هاتوون بۆ هەرێمی کوردستان شاندی باڵای ئەوروپا هاتوون لە کۆبوونەوەکانیان جگەل لە ئەو بابەتانی کە باس کراوە داوای لێکراوە کە هاوکار بێت لە چارەسەرکردنی هەندێک لەو کێشانەی کە هەبوونە چ لە ناوی عێراق چ لە ناوچەکە بە شێوەیەکی گشتی و ئەم ڕۆڵەی سەرۆک بارزانانی و هەرێمی کوردستانیش ڕۆژ بە ڕۆژ بەهێزتر دەبێت تەنانەت خۆتان نزان ئێستا قەتەرێک لە وڵاتانی کە ڕۆڵشی گرنگ دەبێت سەراوی کە وڵاتەشی بچووکە بەڵام ئەگەر مقارنە بکەین لەگەر وڵاتانی تر لە ناوچەکە هەرێمی کوردستان ئێستا بە دەرەجەی دوو لە دوای قەتەر دێ لە چارەسەرکردنی بەشێک لەو بابەتانەیەکان ئەو کێشانە و ئەو هاوکێشانێکە لە ناوچەکە هەن و ئەمە خۆی کارتێکی زۆر بەهێزە بۆ بەهێزکردنی پەیوەندی دیپلۆماسی هەرێمی کوردستان بۆ بەهێزکردنی پەیوەندی هەرێمی کوردستان وەکو فاکتەرێکی کارتێکەر و کاریگەری دابینکردنی سەخامژووری ناوچەکە کە ئەمە بابەتێکە کە دنیای دەرەوە زۆر بە هەند سەیری دەکات تەنانەت لە دوایین کۆبوونەوەی یەکێتی ئەوروپا لەگەڵ شاندی باڵای عێراق کە بە سۆرەکاتی بەڕێز وەزیری دەرەوەی عێراق و بەشداری بەڕێز سەفیندزەی بە پچ فەرمانگەبوو لەوێ زۆر ڕاشکاوانە بەرپرسانی ئەوروپا دەستخۆشیان کرد سوپاسی ئەو ڕۆڵەیان کرد کە هەرێمی کوردستان بینیویەتی لە دابینکردنی سەخامگیری و لە چارەسەرکردنی قەیرانەکان و داوایان کرد کە بەردەوامێ لەسەر ئەو سیاسەتی ئەوانش پاڵپشتی ئەو سیاسەتە دەکەن زۆر باشە ئێستا ئەو ئاستی و پەیوەندیانە چۆن دەبینن لەبەرەوەی کە بەردەوام پارتی دیموکراتی کوردستان ئاماژەی بەوە کردووە ئێمە هاوکاری دۆستەکانمان دەکەین و سپاسیشیان دەکەین بۆ پاڵپشتی بەردەوامی لێمەی دەکەن ئێستا لە کۆمەڵێک کۆڕ و کۆبوونەوەی بەناوبانگی نێودەوڵەتیدا ئەندامە و هەروەها بانکێش دەکرێت تا چەند دەتوانێتی پێگەی خۆی بەهێز بکات لە ئاستی نێودەوڵەتیدا بۆی بتوانێت متمانە بۆ هەرێمی کوردستان و برژۆندی خەڵکی هەرێمی کوردستان بەدەستبێنێت ئاماژەکان زۆر ئاشکران کە پێگەی هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ بەهێزتر بە لە ئاستی نێودەوڵەتی و ئەم پێگەش ئەگەر سیرکەین بە درێژای 10 ساڵ 15 ساڵ لە ڕابردوو ئەگە ئاستی سەردانەکان ببینین چ لە دەرەوە بۆ ناوی کوردستان چناوە بۆ دەرەوەی کوردستان و ئاستی دیدارەکان ببینین پێشوازەکان ببینین خۆی گەواهی ئەم ڕاستیان و پێم وابێت لە ئاندێکی نزیکدا ئەم پێگەیە هێشتا بەهێزتر دەبێت پەیوەندی هەرێمی کوردستان دەتوانم بڵێم ئاستی دیپلۆماسیەکەی لە سەردەمێکی زێڕیندایە و بەرەو پێشەوەش دەچێت ئەمەش بێگومان پەیوەندی هەیە بە سیاسەتی حاکیمانەی سەرکرداتی سیاسی کوردستان بە تایبەتی سەرۆک بارزانانی و لە هەمان کاتیشدا ڕۆلی کاریگەری خەڵکی کوردستان خۆڕاگەری خەڵکی کوردستان ئەو بڕوابوون بە پێکەوە ژیان بڕوابوون بە قبولکردنی یەکتر و نەبوونی فەرق و جیاوازی لەگەڵ لە نێوان ئاینەکان و ئەو بڵێن ڕێگەزانە و ئەو خەڵکانی کە لە کوردستان دەژین وەکو یەک چاوسەیر دەکەن و ئەو هەوڵانێک بۆ سەرخستنی دیپلۆماسی لە هەرێمی کوردستان دراون ئەمە لەبیر نەکەین ئەمە لە ناوسەیەکین و دەوڵەتی سەربەخۆش نین کە ناوسەیەکە قێران ئاویە و کانگای دیموکراسی نەبووە پێکەوەژیان نەبووە بەڵام هەرێمی کوردستان وەکو دوورگەیەک لەو ناوچەیەوە توانیوێتی بەرەو پێش بڕوە و ئەمە لە هەر کۆبوونەوەی کە بەشداری دەکەین لە هەر شوێنێکە کۆنفرانسێک دەبێت کە دێتە سەر هەرێمی کوردستان ئەمە
باز دەکرێت یعنی دۆستانی ئەمە و خەڵکانی تریش باز لەو ڕاستی دەکەن و ئەمە دەستکەوتێکە بۆ خەڵکی کوردستان دەستکەوتێکە کە پارتی دموکراتی کوردستان توانێتی لە ڕێگای هەمووەکو حزب بەدەستی بێنی هەم لە ڕێگای کەناڵەکانی حکوومەتی کە خۆتان دەزانن بەشی سەرشی لە بەڕێوەبردننی سیاسەتی دەرەوەی هەرێمی کوردستان لە دەست پارتی دموکراتی کوردستان و لەو ڕێوە هەر سەرکەوتنەکە بێ بۆ پارتی دەگەڕێتەوە. زۆر باشە لە کۆتایشدا بە کورتیەگەر بەراوردێک بکەین لەگەڵ ئەو پەیوەندیە دیبلۆماسی بەهێزەک هەرێمی کوردستان و پارتی دموکراتی کوردستان داینەوە لەگەڵ عراق ئەبینین کاتێک کە شاندی وڵاتانی ئەوروپا دێنە عراق لەوێ نامێنەوە دێنە هەرێمی کوردستان شەولەیە بە ڕۆژەکەنەوە دواتریش پەیوەندەکانیشیان هەر بەردەوام و سەردانی هەرێمی کوردستانیش دەکەن ئەگەر بەراوردێک بکەین چۆنی دەبینی ئەمە وەکو دەوڵەتێک عراق کە ئێستا مامەڵە دەکات بەڵام هەرێمی کوردستان وەکو دەوڵەت ڕێزی لێ دەگیرێت لە کۆڕبەندنی و دەوڵەتیەکانیش. بەڵێ دەوڵەتی عێراق دەوڵەتی سەربەخۆیە هەر چۆنەکە بێ حیسابی بۆ دەکرێت بەڵام ئەوەی کە بۆ کوردستان دەکرێت بڵێن بە خەبات و لێهاتووی و خۆی بووە کە توانیوتی و پێگەی بە خۆی دروستکە ئێستا هاوچێشەیەک هەیە هەر شتانێکی سەردانی بەغدا بکە لە ئاستی باڵە بە تایبەتی حتمما دەبێت سەردانی هەرێمی کوردستانیش بکە بەبێ سەردانی هەولێر بەبێ دیدار لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان سەردانەکان وەکو بڵێ کامل نییە و ئەمە بووتە نەرێتێک کە دەرخەری ئەوەی هەرێمی کوردستان پێگەیەکی زۆر بەهێز بۆ خۆی دروست کردووە و جگە لەوەش ئێستا سەردەمی وڵاتانی سربەخۆ و بەسەر چووە کە تەنها وڵاتانی سربەخۆ بتوانن حسابیان بۆ بکرێت و ڕۆڵ ببین لە سیاسەتی نێودەوڵەتی تەنانەت ئەوە هەرێمی کوردستان وەکو هەرێمەک یەک لەو هەرێمانەیە کە لە بەرچاوە لە ئاسی نێودەوڵەتی و تەنان لە توێژینەکانی زانستی لە زانکۆکان باز لەوە دەکرێت نمونە دێنرێتەوە لەگەڵ هەندێک هەرێمی ترکا ئێستا ڕۆلی سەرشی دەبینن لە سیاسەتی نێودەوڵەتی و لە دروستکردنی پەیوەندی دیپلۆماسی لەگەڵ دنیای دەرەوە و خۆشبەختانە ئەو پەیوەندی دیپلۆماسیانەش دانی پێنراوە لە ناو کۆمەلگای نێودەوڵەتی و سەردانەکانیش گەواهی ئەم ڕاستیان. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز دلاوەر ئاژگەی نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەوروپا زۆر سپاس کە لێرە لەگەڵ مام سپاس.